ممشارە جێبێڵم سەفەرکەم بڕۆم و خۆم لە عالەم دەربەدەرکەم لە سترێسی حاسان نێ لە بەرچاوی هەموو عالەمەی گۆرانی بڵێ وەگە وەڵجار ڕاهێنانی زۆرتری پێویستەوە نییە بەڵێ مەژی بۆ مردن بمرایە بۆ ژیان چۆقان جاز دەکەی تانەکەی زیان لە زڕی زنجیر دڵت نەلەرزێ پەیوەند و بە شای نەوەک نامرادان چی مشکلێکت هەبوو؟ وەڵی نازانم هیچ مشکلەکەم نەگۆی دەنگت خۆشە ئەوەیە بەس تەبەقەت یعنی هەندێک برن بوو بەڵێ بەڵێ تەمام بۆ ساڵی ئایندە حەزەکەی بەشداری بکەی گەر پرۆگرامێکی تر بکرێ؟ بەخوای ئیشەڵا بزانین کوی دەبی ئینشاڵڵا